ئێمە لێرەین لە چەمچەماڵ پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان، کەس و کاری شەهیدان، کەس و کاری ئەنفالکراوان. ئێمە دەستپێکی بانگەشەمان لە شارەکەی ئێوەوە دەست پێ کرد. بۆیە چاومان لە هەوڵ و هیممەتتانە، چاوتان لە ئیش و کارمان بێ. پشتیوان بەخوا ئەو دەسەڵاتەی کە ئێوەی مەحروم کرد لە مافەکانتان ئێمە بۆتانە گێڕینەوە. پشتیوان بەخوا دەستێکی ئەمینە بین، دەستێکی دادگەر ئەبین بۆ ئەوەی بتوانین ئەو زوڵم و ستەی لێتان کراوە و لە خەڵکی کوردستان کراوە بە باشترین شێوە بۆتان بگەڕینەوە. لیستی 285 لیستی کۆمەڵی دادگەری ئەو لیستەیە کە جێگەی متمانەی ئێوەیە. ئەو لیستەیە کە ناسراوە بە لیستێک کە هەمیشە دادگەری پیادە کردووە، هەمیشە هەڵوێستی بۆ لە ئاستەکانە. ئەو لیستەیە کە لە بەغداد داکۆکی لە مافەکانی ئێوە کردووە، لە کوردستان داکۆکیەکی سەرسەختی کردووە لە مافی خەڵکی کوردستان. ئەو لیستەیە کە هەمیشە شەهیدان و ئەنفالکراوەکانی لە یاد بووە، کە سوکاری ئەنفالکراوانی لەبیر بووە، مناڵە بێنەواکانی لەبیر بووە. بۆیە دانیشتوانی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان جێی خۆیەتی کە ئێوەش متمانە بە لیستەکەی ئێمە بکەن، بە کاندیدەکانمان بکەن کەوا هەمیشە لەبەرەی میلەت بووین، هەمیشە لەبەرەی ستەم لێکراوان بووین. بۆیە حەقە ستەم لێکراوان پشتیوانیمان بکەن